سڵاوتان لێ بە بەڕێزان. ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتن نامەیەکیان ئیمزا کرد. بۆ قسەکردن لەسەر ناوەرۆکی و ڕێکەوتن نامەیە، کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی هەرێم، ئاسۆی پەیوەندیەکانی ئەم دوو هێزە لە پانۆرامادا هەموو گفتوگۆی لەبارەوەکەین بامەدەبوونی دوو بەڕێز لەتیف شێخ عومەر ئەندامی سەرکردایەتی و لێپرسراوی مەڵبەندیەکی ڕەخسنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێربەی کاک شێخ لەتیف، هەروەها بەڕێز دکتۆر ئاکۆ حەمەکەریم ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و ڕێکخەری ژووری توێژینەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان بەخێربەی دکتۆر ئاکۆ. من دەمەوێت لە کۆنگرا ڕۆژنامەیەکەی ئەمڕۆ دەست پێ بکەم دوای ئیمزاکردنی ڕێکەوتن نامەکە کۆنگرێکی ڕۆژنامەی کرا، ئەوەی کە زۆر سەرنجی خەڵکی ڕاکێشا لە کۆنگرە ڕۆژنامەیەکەدا ئەو دەستەواژەیە بوو کە باستان لەوە کرد ئێمە نمونەیەکی جیاواز پێشکەشەکەین. مەبەستان لە جیاوازی چییە؟ یەکێتی و گۆڕان لە دوای ئەم قۆناغا لە چیدا جیاوازن و چی پێشکەشەکەن؟ ئێمە لە دوای هەڵبژاردنەکانەوە لە بەردەمی دوو اختیاری قورسا بووین، یا ئەوە تا بێ پەیمانەکەی خۆمان بەرینە سەر کە ئیدارەیەکی خۆجێیی بنکەفراوان دروستکردن بەشداری هەمووان کە ئەمەش زەحمەتە و قورسە و جوودێکی زۆری تەفاوزی و لێکتێگەیشتنی و ئێجگاری لە سلێمانەیە کە ململانەکان تونگ بوون، یا ئەوە تا بێ تاگڕەویەکی یاسایی بکەین. تاگڕەوی یاسایی مەبەستمەوەیە هەوڵێەوە بین زۆرینەی 50 دروستکەین بەبێ بەشداری ئەوانی کە یا بەشداری بەشێکی زۆری دوانی کە یا گۆڕان کە بەشێکی گەورەی پرۆسی سیاسی بۆ لە دەڤەرەکەی ئێمەیە. لەبەرەوەسەکانە تاوکی بوو بوورە زۆرینی 50 ئەگەر هاتو دروستان کردا پێتان وایە ئەمە تەجروبەیەکی خراپە خۆ ئەزمونێکی خراپ بوو لە سلێمانی ئەمەتان کردای هەر لایەنێک بوون ئەگەر یەکێتی بیکردایە خودت بۆ ئێمەوا سیرمانە کرد ڕەوایەکی یاسایی هەبوو بۆیە من ناومنا تاگڕەوی یاسایی، بەڵام لە ڕووی واقعی سیاسیەوە ئەبواە بەش هێزیشی سیاسیمان پەراوێست بخستایە کە دەنگی زۆری هێناوە و لەسەر ئەرزی واقع لە سلێمانیە وجودێکی سیاسی هەیە و ئێمە پێمان وا بوو ئێمە لەگەڵ ئەوان ناتوانین کە ئیدارەی خۆجی سلێمانی بە شێوەیەکی نمونەی بەرین بەڕێوە و ببێ ئەوان بۆ ئەوانیش ڕەنگە هەروە بوو بێ هەروایان بیرکرد بێتەوە بەبێ ئەوان پرۆسەکە لاسەنگە بێ وەشە لەبێ. لەبەرەوە اختیارە قورسەکەمان هەڵبژارد وتمان وەختی زیاترێ بێ، خەڵکیش نیگەرانە بێ، خەڵکیش لێمان عاززە بێ، تووڕەش ئەبن، بەڵام لە ئەنجامە بەرهەمەکەی باشتر ئەبێ و گونجاوتر ئەبێ و نمونەیەکی جوانتریشە بێ. ڕەنگە زۆر زەحمەت نەبووە بۆ ئێمە چەند جاریش هاتوونێتە بەردەمی ئەوەی کە بتوانین بە جۆرە لە جۆرەکان زۆری نەدروست بکەین، بەڵام لەگەڵەوە ئەگەڕاینەوە دواوەمانوت ئەوە باشترە کە ڕێگی دووهەمیان هەڵبژێرین و دووهەممان هەڵبژارد بەیەکەوە هەومان بەیەکەوە و پێشم وایە هەموو لایەنەکان جێگەی ڕەزامەندیانە کە دووهەممان هەڵبژاردووە هەرچەند کاتێکی زیاترمان پێویست بوو بۆ ئەوە، بەڵام ئەیهێنا ئەو قوربانیە بین. نمونە جیاوازەکە چیە کاتانەوێت پێشکەشی بکەن؟ ئێوە گەیشتن بۆ دروشمی کاتانوت پارێزگایەکی ئارام و خۆشگوزەران؟ بەدڵنیاییەوە ئەو بەشەکە لەو بەرنامەی کە بفی بکەین و چاوەڕوانی واکەین کە ئەو دروشمەی کە هەمومان بەرزمان کردوێتەوە جێبەجێکەین. ئەوە بۆوا بێ کە پێویستیەکانی سەقامگیری و ئارامی دروستکەی. پێویستی سەقامگیری و ئارامی و مقۆماتەکەی لە سلێمانی ئەوەیە لەگەڵ هێزە سیاسەکانی تر تەبابیت و ئەو گرژیە ئەو ململانی قورسە ئەو نەگونجانە نەمێنێەوە بێ بەشێک لە مێژوو. ئێمە توانیمانەیە کە مەنگا بۆ ئاراستایە بنین، ئەوەی دوایی دەرەنجامەکەیە بێ کە ئەم چەند 3 ساڵ و نیو زیاتری کە لە بەردەمانایە بتوانین لە ڕێگەی ئەم ڕێکەوتنەوە پەرە بە پەیوەندەکانمان بین، پەرە لە بوارەکانی لێکتێگەیشتن بین، تیمێک دروستکەین بۆ حکومڕانی پێتان وایە سەرکەوتووە بن بۆ پێی کە یەکێتی و گۆڕان لە ماوەی ڕابردوودا هەمیشە دوو هێز بوون، کێشەیەکی زۆر لە نێوانیاندا هەبووە، گرفت هەبووە لە شاری سلێمانیدا هەمیشە وتراوە باجی کێشەکانی نێوان یەکێتی و گۆڕانیش خەڵکی سلێمانی داوێتی لە دوای ئیمزاکردنی ئەم ڕێکەوتن نامەیە بە قسەکانی بەڕێستا دیارە گەشتبینی، بەڵام دواتر بۆ چوونی دکتۆر ئاکۆ وەرەگەم بزانم ئەو تا چەند گەشتبینە بۆ پێی هەردووکتان ئەندامی وەفدی دانوستان کارن، بەڵام پێتان وایە سەرکەوتوو ئەبن لەم ئەزمونەدا؟ ئەم ڕێکەوتنی ئێمە ڕێکەوتنیی ئاسان نەبووە، لە بینی دوو هێزانە بۆ پێشتر ڕێکەوتنمان هەبێ، لە بینی دوو هێزدا بووە بە درێژایی تاریخی بوو، تاریخی دروستبوونی هێزی یەکەمیانەوە جیابوونی لە ئێمە بە کێشە بە ململانی بە ژیگرفت بە ململانەیەکی تونگ دەسی پێ کردووە. ئەم ڕێکەوتنە خۆی لە دوای
قۆناغێک لە ململانێکی سەختیە قۆناغی لە چەند هەڵبژاردنێکی بەخۆی بینی هەڵبژێنێت تا حەدی تونند و تیژی جاری وایە ڕۆشتووە ئێستا کە گەیشتونێتە ئەو شوێنەی کاتوانین لە یەکتری تێبگەین لەسەر ئیداری خۆجێتی سلێمانی ڕێبکەوین وە سەرەتای متمانە لەگەڵێکە دروست بکەین و هەردووکمان ئامانجەکەمان لەو کۆ بکەینەوە کە تیمێک دروستکەین حکومڕانی سلێمانی بکە پێم وایە ئەگەر ئیرادەکە بەم شێوەیە هەبێ و هەموو لایەنەکانی کە شاوکارمان کە سەرەتاکی وا دەرەکەوێ بەڵێتوانین بۆ ئۆشمان کردو کە سەرکەوین. زۆر باشە بەڕێز دکتۆر ئاکۆ دەمێ بۆ چوونی تۆ وەرگرم سەبارەت بە ڕێکوتنەکەی ئەمڕۆی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا ئیمزاکرا پێتان وایە سەرکەوتوو ئەبن؟ وڵات سەرەتا من ئەمەوێ بڵێم ئێمە داوای لێبوردن لە دەنگدەران و خەڵقی پارێزگای سلێمانیەکەین لە بەرامبەر دواکەوتنی پێکێنانی حکوومەتی خۆجی سلێمانی و لە هەمان کاتیشە سوپاسی چاوەڕوانی و لە خۆبردوویانەکەن کە زۆر ئارام و تەحمولیان گرت لە بەرامبەر ئێمە. من ویسم کۆمنتێکی بچووک لەسەر و پرسیاری پێشووترێت بم کە لە کاکشێخت کرد کەوتت ئەمە ئایا جیاوازیەکەی لە چیایە؟ جیاوازی ئەم ڕێککەوتنە ئەوەیە کە بۆ یەکەم جار نمونەیەک لە یەکتر قوبوڵکردن نمونەیەک لە یەکتیمی پێکەوە کارکردن پێشکەشەکە. ئەگەر ئێمە سەیری تەجروبەی 22 ساڵی ڕابردووی حکومڕانیکەین لە هەرێمی کوردستانە بەردەوام ئەم پارێزگایانە و ئەو بەلەدیانی هەبووە یەک هێز بەڕێوەی بردوون. ئەمە یەکەم جارە کە دوو هێز لە ناوچەیەکە کە هەردووکیان ناوچەی هێزی خۆیانن یاخود مرکزی قورسایی خۆیانن ڕێەکەون لەسەروی کە بەیەکەوە بە هاوکاری و بە هاوبەشی و هێز و لایەنەکانی تر حکومڕانیکەن. بۆیە بەڕاستی ئەم گەشتن بەم ڕێککەوتنە بۆ خۆی قورس بوو و ڕێککەوتنەکەش بۆ خۆی دەستکەوتێکە کە یەکەم جارە نمونەیەکی جیاواز پێشکەشەکە لەوەی کە هاوبەشیەک هەبێ پێکەوە کارکردنیەک هەبێ بۆ بەڕێوەبردننی پارێزگایکی گرنگ و گەورەی وەک پارێزگای سلێمانی. بۆیە جیاوازیەکە ئەوەیە کە هەموو هێز و لایەنەکان ئەو پێکەوە لەم ڕێککەوتنیاوە تەسبیت کراوە کە پێکەوە بێکەوە هاوبەش من پێکەوە کار بکەن بۆ ئەوەی کە بتوانن خزمەتی زیاتری ئەم شارە بکەم. زۆر باشە کاک دکتۆر هەر لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و جیابوونەوەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک کاک شەغلەتی فیش ئاماژەی پێدا گرژی و ململانەیەکی زۆر لە نێوان ئەم دوو هێزەدا هەبووە لە شاری سلێمانی. لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و حەوت مانگتی ئەپەڕێ هێشتاکە بەهۆی ململانی ئەم دوو هێزە و پرسی پارێزگاری سلێمانی کە گرفتێکی گەورە بووە لە نێوان ئەم دوو هێزەدا تاکو و ئێستا حەوت مانگتێ پەڕی و نیانتوانی یەکلا بکرێتەوە لە کۆتاییدا ئەم دوو هێزە توانیان بە ڕێکەوتنێک ئەم کێشەیە یەکلا بکەنەوە. کێشەکە یەکلا بۆ بەڵام باقسەکانی هەردوو بەڕێزە گەشتبینیەک دیارە یاخۆت هەست بە جۆرێک بە متماناکەم هەردووکتان باس لە کێشە و گرفتەکانی ڕابردوو ئەکەن باس لە ئەزمونێکی تاڵەکەن لە ماوەی ڕابردوودا و گەشتبینن دەڵێن هەرچەندە بە قورسی هاتووە بەڵام ئێمە نمونەیەکی جوان پێشکەشەکەن ئەم هەموو متمانی کە لێسا ئەیبینم ئەم گەشتبینی کە لە دەموچاوی ئێوە بەقسەکانی ئێوە ئەیبینم لە چیەوە سەرچاوی گرتووە؟ وڵا سەرەتا یەک ڕاستکردنەوە ئێمە خۆمان وا دانانین کە جیابوو بینێتەوە. ڕاستە بەشێکی زۆری بزوتنەوەی گۆڕان پێشووتر کادر و ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی بوون بەڵام ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان خۆمان بە حیزبێکی جیاواز دانین بۆ حکومەی کە هەم لە ڕووی بیرکردنەوە هەم لە ڕووی پێکاتەکەیەوە لە حیزب و خەڵقێکی جیاواز و خەڵقێکی بەڵام بەشێکی زۆری بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستان جیابووە. ئەوە تێڕوانینی جەنابتە بۆی کە ئێمە جیابووینەوە بەڵام ئێمە خۆمان بە هێزێکی سربەخۆ و جیاواز دانین کە لە ئیرادەی خەڵقۆ دروست بووین. سەبارەت بە گەشتبینی من بۆ ڕادەی جەنابەت گەشتبین نیم کە تۆ ینی باسیەکەی عادەتەن حکومدان لەسەر ئەوەی کە ئیشێک سەرکەوتوو بیان نا پێویستی بە ئیشکردنە پێویستی بە ئیرادەیەوەی کاکشێخ باسی کرد. بەڵێ من ێسا و ئیرادەیە بینم کاتێک گەشتبینم کە ببینم ئیرادەکە لە ئەرزی واقع جێبەجێ بێ. ئێستا ئێمە هەمومان پێکەوە دەستمان خسۆتە ناو دەست بۆیە کە ئەمیشە سەرکەوتوو بێ. پێویستمان بە هەنگاوی دواترە لە دواترا چی بکەین؟ ئەمە زۆر گرنگە چۆن ئەو ڕێکەوتن نامەیە تەرجمەکەین بۆ ئەرزی واقع و چۆن بتوانین بە فعلی یەکتیمی دروستکەین. یعنی ئێمە بەداخۆڵێم لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا زۆر جار کە شتێکەکرێت سەرەتا گەشتبینیەکی زۆر لای خەڵک دروست دەکرێت سیرەکەی دواتروانیە بۆ چونکە قسەکان وشەکان من ویسمەوە بۆ جەنابەت ڕوونکەمەوە بۆ بینەرانیش ڕوونکەمەوە کە
ئێمە بە هەموو هەوڵ و تیمێکمان و هەردوو کولامان هەردوو لامان بڕیارمان ناوەکە ئەم ئەزمونە تازێ سەر بخەین بەڵام ئیشکردنەکەی و سەرکەوتنەکەی پێویستی بە ئیرادە هەیە پێویستی بە متمانە هەیە پێویستی بە پێکۆکارکردن هەیە ئەو و ئێمە لەسەر ئەساسی نەتیجەکە وەختاڵین گەشت بینین بۆی کە ئیشەکە کراوە بۆیە ینی من مەبەسەکەم ئەوە بوو تەنها بۆ خۆمان ئێمە بۆ خۆمان گەشتبینین بەڵام نامێ گەشتبینیەکی زیادە بۆ خەڵک دروستکەین کە دواتر بۆ شوێ دەرنەچێت زۆر باشە هەدەفی من لە ڕوونکردنەوەکە بەڵێ دەمەوێت باز لە ناوەڕووکی ڕێکەوتن نامەکە بکەین هەرچەندە لە هەنێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە سایتە ئەلکترۆنیەکان باز لە ناوەڕووکی ڕێکەوتن نامەکە کرا و بەشێک لە ڕێکەوتن نامەکە بڵاو کرایەوە بەڵام بەڕێستان ئەندامی وەفدی دانوستان کار بوون دەمەوێت باز لە ناوەڕووکی ڕێکەوتن نامەکە بکەن ئەو ناوەڕووکی ڕێکەوتن نامەی کە ئێوە ئیمزاتان کرد ئەمڕۆ لە بەرژەوەندی خەڵکی سلێمانیە تا چەند خزمەت بە خەڵکی ئەم شارە ئەکا تا چەند کێشە و قەیرانی سلێمانی کەمەکاتەوە ناوەڕۆک ئەساسیەکەی ئەوەیە کە ئێمە وەک دکتۆرتی بەجیاوز لە جاران بە هاوبەشی ئێمە گۆڕان و لایەنەکانی کەش حکومڕانی ئیداری سلێمانیەکەین ئەمە ناوەڕۆک ئەساسەکەیەتی وەمان تەرجمە کردووە بە چەند بەندێک کە تایە لە جونگە ئەساسیەکانە لە جونگە ئەساسیەکانی حکومڕانیە لە محافظ لە ئەنجومەنی پارێزگا کە دەسەڵاتیشی زۆری هەیە بەپی و یاسا تازەی کە ئێستا پەیڕەوەکرێ و ئیشی پێکرێ و لە بەڕێوەبەرە گشتیەکانە قایمقام و دیرناحیکە ئەم هەموو ئیداراتن و ئیشی گەورە گەوریان بەدەستە مەسئولیەتەکان تەوزیع کراوە بەسەر هەموو لایەنەکانە ڕەنگە بەشە ئەساسەکەی بۆ یەکێتی و گۆڕان و بێ بەست لایەنەکانی کەش بە پێی استحقاقی انتخابی خۆیان بەشداری تیاکەن و هەمومان بەیەکەوە هەوڵی وادەین کە بەرنامەی خزمەتکردنی سلێمانی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئەمنیە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی کۆمەڵایەتی و پەروەردە و تەندروستی و هەموو سێکتەرەکانی کەەوە وەکو یەک تیم خزمەتی شاری سلێمانی بکەنەوە قەرەبووی ئەو زەروزیانی لێ بکەنەوە کە هەمومانی ڵێنەوە بەهۆی ململانەوە لە سلێمانی کەوتووە بۆ مناسبەتەوە منەمەوێ بیڵێم کە سلێمانی لەگەڵ ئەو هەموو قسە و باسی کە لە سەرەتی لەگەڵ ئەو هەموو ململانێش کە تیا بووە بە پێی و ئامارانی دوێنێ UN بڵاوی کرۆ بۆ جاری دووهەم بڵاوی کردەوە لەسەر ئاستی عێراق وە لە هەندێ مەسایل لەسەر ئاستی ناوچەکە و ئەوە هیچ لەسەر ئاستی کوردستان لە سەدا 90 دیوارەکان لە پێشی هەرە پێشەوەی دەبواری ئەمنیە تا لەسەر ئاستی عێراق یەکەمە دەبواری تەندروستیە یەکەمە دەبوار گەورەترین منطقەی سەناعیە لە هەموو عێراقا دەبواری تەندروستیە یەکەمە لە هەموو عێراقا دەبوارەکانی کەشە لەگەڵ ئەوەشە کە ململانەی تیا بووە بەڵام ئەمانەیە بێ ئێمە نایڵێن UN بەڵام هەمیشە گرفتەکانی نێوان یەکێتی و گۆڕان جۆرێک لە نیگەرانی بۆ خەڵکی سلێمانی دروست کردووە کە نیگەرانی کۆتایی بێت ئەمە یەکەمیانە دوای میشانەوەیە کە پێویستەکانی خەڵک پێویستەکانی ئاوەدانی پێویستەکانی خۆشگوزەرانی پێویستەکانی تاچی پەروەردە هەر هەمووی بێکۆتاییەوە پێویستەکە زیاتر و زۆرتر و چەند بتوانین زیاتر خزمەتی کۆن ئەو پێویستی بە جوودی هەموو لایەکەی ئێمە لە ڕووی سیاسیەوە چیمان پێ بۆ بەرامبەر یەک و تومانە کردومانە ئێستا وەختیەوە هاتووە کە جوودەکانمان لە هەموو ڕۆکانەوە یەخین بۆ خزمەتی سلێمانی بۆ خزمەتی هەموو کوردستانیش وامە سەرەتاکەیەتی سەرەتاکەمان ئەو متمانەی کە پێشتر لە نێوان یەکێتی و گۆڕاندانە بوو هەمیشە باز لەوە دەکرا کە متمانە لە نێوان هێزە سیاسیەکاندا نیە و لە نێو هێزە سیاسیەکانیشدا یەکێتی و گۆڕان دوو هێز بوون کە متمانە لە نێوانیاندا نەبوو ئەم ڕێکەوتنە سەرەتایەکە بۆ گەڕانەوەی ئەو متمانەیە بەدڵنیاییەوە یەکەم بێ متمانە هیچ ناکرێ و ئەویش بشکرێ لە قۆناغەکە ڕوبەڕووی هەڵۆشانەوە بێتەوە دووهەم متمانە شعارێک نییە و قەرارێک نییە ئێمە بین ئێمە گۆڕان بڵێن متمانە بەیەکەکەین لە خلالی ئیشی هاوبەشە بەیەکەوە دروزە بێ و لە خلالی تاقیکردنەوەی دروزە بێ ئێمە لە وەختی لە وەختی ئەم ڕێکەوتناوی سومانە واقعی بین و هەموو شتەکان وردکەینەوە و لە یەک تێبگەین و بڕیاری فەوقی بەپەلە نەین لەبەر ئەوە سەرەتایەکی باشمان دروست کرد بۆ متمانەکە هیوادارم توانین بە ئیشی مشتەرەک بۆ لەم و دوامان کە لانی کەم لە 4 ساڵە ئێمە بەیەکەوە بین توانین ئەو متمانەیە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بەرین و بەوەی کە بەوەفا بین بۆ پەیمانەکانی یاومانە بە یەک پەیمانەکانی یاومانە بە خەڵک و بتوانین ئەوە لە ڕێگەی فراکسیۆنەکانمانەوە لە ڕێگەی تیمەکانمانەوە کاچنە ناحکوومەتەوە ئەوانە جێبەجێ بکەین و پێم وایە هەر بۆ شێوەیەش دروزە بێت زۆر باشە دابشکردنی پۆستەکان بە چی میکانیزمێکە و پۆستەکانتان چۆن دابش کردووە ڕاستێکی پۆستەکانمان ئەم ڕۆژ لە مؤتەمەر سافەکە وتمان بە ڕۆحیەتی هاوبەشیکردن و هاوسەنگی
دیسانەوەی ڵێمەوە ڕەنگە لە شوێنێکە بزوتنەوەی گۆڕان بەقەت ئێمە نەبێ لە شوێنشکە ئێمە بەقەت بزوتنەوەی گۆڕان نەبین لە هەموو شوێنەکە بیگری بیکێ بە دوو کردەوە چێکەکەمان نەکردوێ بە دوو کردەوە بەم تەریقی نەمان کردووە بەس بەو تەریقی کردومانەکە فرسەتمان خوڵقانەوە بۆ هەمومان و بۆ ئەوانی تریشمان داناوە لەم ڕۆژانەیە دانیشین بەیەکەوە هەمومان بەشدار بین لە شوێنێکا بەشدارێکی گۆڕان زیاترە لە شوێنێکا بەشدارێکی ئێمە زیاترە لە شوێنێکە ئێشتا زروف نەخوڵقاوە بۆ ئەو بەشداریە ئەبێ زەرفەکە بخوڵقێنی بە متمانە و بە ئیش پێکەوەکردن بەڵام ئاراستە گشتێکە ئەوەی ئێمە بە هاوبەشی ئیدارەی خۆجیەتی سلێمانی ئەبین بەڕێوە و ئەوەژەکەین بە وەسیلەیەک بۆ زیادکردنی بوارەکانی پێکەوە هەڵکردن یەکتر قوبوڵکردن و ڕەنگە لە 4 ساڵی ئایندەیە لە بواری هەڵبژاردننا بۆ دەورانی چکەش ئەمە کاریگەری خۆی کاریگەری ئیجابی خۆی هەبێ زۆر باشە بۆ هەڵەبجش هەمان شت واتە ڕنگدانەوەی هەیە بۆ پارێزگای هەڵەبجش ئەم ڕێکەوتنەتان بەدڵنیاییەوە بەشی پێکردنەکەتان بەڵێ بەڵێ بەشێ لە بەشێکی گرنگ و پڕبایەغ لە ڕێکەوتنەکە ئێمە پەیوەندە بە هەڵەبجەوە بەڵام بە تایبەتمەندیەکەی خۆیەوە خۆتانەزانن با درێژی نەکەم و لە مۆزوایە هەڵەبجە هەڵبژاردنێکی سەربەخۆی بۆ نەکراوەکو پارێزگا کێشەی یاسایی هەیە لەو ڕۆوە بەڵام لەسەر ئاراستە ئەساسەکە ئێمە ڕێکەوتوین زۆر باشە کاک دکتۆر باس لە پۆستەکان بکرێت تا چەند بزوتنەوەی گۆڕان بەو شوەی کە کاک شێخ لەتیف باسی لێوە کرد لە پۆستەکان و دابەشکردنی پۆستەکان ڕازیە چووکە لە ماوەی پێشودا هەندێک لە ئەندامانی بزوتنەوەی گۆڕانیا خود لە هەندێک لە سایتە ئەلکترۆنیەکان و باز لە دەنگێکی ناڕازیە کرا سەبارەت بە دابەشکردنی پۆستەکان خۆی لە ڕاستیە ئەو دابشکردنە وەکۆی کە بڵێ بە دڵی بزوتنەوەی گۆڕان بوو بێت 100% وانە بوو بەڵام قۆناغەکە و واقعەکە ئەوەی خواستۆ لە ئێمە کە بگەینەوە نەتیجێ و ئەوەی ئیمکان بێ بتوانین بیکەین بۆیە دەنگدەری ئێمە و جەماوەری گۆڕان چاڕوانیکی گەورەتری هەبوو لە بزوتنەوەی گۆڕان بەڵام ئێمە لە پێناو شاری سلێمانی و بزوتنەوەکەمان کردوتە قوربانی شارەکەەوە لە پێناو سەرخستنی ئەنجومەنی پارێزگا و بەرزکردنەوەی کە بتوانین لە ڕێگای ئەنجومەنەوە بەرزکردنەوەی ئاستی خزمەت گوزاریەکان بۆیە ئەگەر لە ئاست داواکاریەکانی مەشانە بێت وازمان لە هەندێکی هێناوە بەڵام ئەوەی کە هەیە و ئیمکانە توانیمانە تا ئێستا ینی تا حدێکی زۆر جۆرێک لە هاوسەنگی تیاابێ و ئەو هاوسەنگێش کە وەکو ئەمڕۆ لە کۆنفرانسەکەی باسکرا لە هەندێک لایەنە ڕەنگی داوەتەوە ڕەنگە لە هەندێک لایەنیانە ڕەنگی نەدابێتەوە لە هەندێکیانە وەکو بڵێن جۆرێک لاسەنگیەکی کەمی تێدایە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێکەوتنەکە بۆ ئەوەیە کە هەردوو لە پێکەوە هاوبەش بن لە دەسەڵات بە هاوکاری لایەنەکانی تر و پێکەوە هاوبەش بن لە بەڕێوەبردننی ئەم شارە و ئامانج لەم هاوبەشەوەیە کە بتوانن زۆرترین خزمەت بە خەڵکی شاری سلێمانی بکەن و بتوانن لە ئاستی تموح و داواکاریەکانی دەنگدەرانی ئەم شارە بن زۆر باش ئەمە بۆ سلێمانی بەڵام ئێوە ڕێکەوتنێکتان کرد دەتانەوێت نمونەیەکی جیاواز لە سلێمانی پێشکەش بکەن ئەم ڕێکەوتنە ئیدامەی نابێ خۆ درێژ ناکەنەوانێ بۆ پارێزگاکانی تریش بتانەوێت نمونەیەکی جیاواز لە هەولێر لە دهۆکیش پێشکەشکەن هەردوو ئەم دوو هێزە بێگومان ئێمە لە سەرەتاوە تەنانەت بۆ ئاسی حکوومەتی هەرێمی کوردستان تاکیدمان لەوە کردوەوە کە پێویستە حکوومەتی هەرێم لەسەر ئاسی حکوومەتی هەرێم حکوومەتێکی بنکەفراون بێ هەموو هێزولانەکان تیا بەشدار بۆ هەولێر و بۆ دووهۆکیش و ئێساش کە گفتوگوەکان بەردەوامە لەو دوو شارە لەسەر و ئەساسەیە کە یەکێک لە خاڵ ئاساسیەکانیەوە بێت کە هەموو هێزولایەنەکان بە پێی استحقاقی خۆیان بەشدار بن بۆیە ئێمە کاڵی نمونەیەک ئەمە لە سلێمانی و دەستمان پێ کرد کە هەردوو لا پێکەوە کاریان کرد بۆەوەی کە جۆرێک لە یەکتر قوبوڵکردن جۆرێک لە پێکەوە هەردوو لا پێکەوە کاریشەکان هەمان لە هەولێر و لە دهۆکیش دووبارەکەنەوە ئەمە داواکاری سەرەکی بزوتنەوەی گۆڕان بووە کە حکوومەتە خۆجیەکان حکوومەتی بنکەفراون بێ هەموو هێزولایەنەکان بە پێی استحقاق و ژماری دەنگیان بەشدار بن و هاوبەشیش بن لەم دەسەڵاتە شەریک بنواتە زائیدەن لەسەر ئاسی حکوومەتی هەرێمی کوردستانی شەر ئەوە بنەما و مەبدەی بزوتنەوەی گۆڕان بوو بەرلەوەی باز لە ئاسۆی پەیوەندی نێوان ئەم دوو هێزە بکەین لە دوای ئەم ڕێکەوتنەوە کاک شێخ باز لە پۆستە ئەمنیەکان دەکرێت وەکو خۆی ماوەتەوە پۆستە ئەمنیەکان لە ڕێکەوتنەکەدا وەکو خۆی ماوەتەوە تەنها لای یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ بۆچی و بە ڕەزامەندی هەردوو لابوو بڵێ ئەمە جارێک یەکەم شتێک ڕاستکەمەوە
پۆستامنەکان لایەشێتی نییە پۆستامنەکان هێزێکی نیشتیمانین و هەموو کەسێکی تایەوە ئەگەر سیرتان کردێت تا ئەگەر مقیاس دەنگان بێ بۆی بە دەنگان بزانی ناو پۆستە ئەمنیەکان و لە پۆستەکانی کەشە چەند کەس دەنگی بۆ لایەنەکانی کەیاوە بۆ هەموو لایەنەکانی کە دەنگی تێ هاتووە بەمانایەوە هێزێکی نیشتیمانی ئەگەر ملاحەزاتی ژێوی وەختی خۆی ئێمە تەشکیلمان کردو یا فەقەرە ئەساسەکانی ئێمە کردومانە بەس ئێستا هێزێکی نیشتیمانەیە لەگەڵەوەشە هەندێک پۆست هەیە هەموو لایەکمان نەزانین تایبەتمەندی خۆی هەیە دەستیوانی لە ئێزگاری لەم مۆزعەیە کە ئەمنیەتی شار و ئەمنیەتی پارێزگاکە و ئەمنیەتی کوردستان هەستیارێکی زۆری هەیە و هەڕەشەیەکی گەورەمان لەسرە لەبەرەوە برادرانیشمان لە بزوتنی گۆڕان تەفەهومی ئەویان کرد لە ئێستایا کە ئەو خۆی بمێنێتەوە و ئێستش مشکلێکمان نیە لەو ناحیەوە و نەش بۆ بە مشکلە ئەوە من حەزم کرد نقطەیەک لە سەر سوالەکەی لەگەڵ دکتۆر ئاکۆ باستان کرد دەربارەی چەند ئەم نمونەی لە سلێمانیە لە سەرەتای پێشکەشکردنی تەسیری هەبێ لەسەر پارێزگاکانی تر مەبەسم ئەوەیە کە ئێوە هەردوو وڵاتان هەوڵتان داوە نمونەیەکی جیاواز لە سلێمانی پێشکەش بکەن یەکێتی و گۆڕان لە دوای ئەم ڕێکەوتن و ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنە تا چەند هەردوو لاکار ئەکەن بە هاوبەشی هەردوو لاکار دەکەن بۆ ئەوەی کە هەمان نمونە لە هەولێر و لە دهۆکی جارێکی کە دووبارە بکەنەوە هەر لە بیدایەتەوە هەوڵی زۆرمان ناوە لە هەولێر و دهۆکی شوابێ ئەوە بە خۆشحاڵیەوە خەریکە هەوڵی هەموو لایەک سەر ئەگرێەوە لەوێش ئەتوانین کە شتێک لەو بابەتە بکەین ڕەنگە دەقاودەق ئەوەی ڕوویاوە لە سلێمانی نەبێ بەڵام سەرەتەکانی وا پیشانێن لەوێش بە کاریگەری ئەو هەوڵ جودەی لە سلێمانی و لەوێش کراوە نمونەیەک لەو بابەتە لەوێش جێبجێ بێ ئەمە ڕێگەیەکە ئەم ساڵیش نەبێ ساڵێکی کەم بێ ئەبێ هەڵبژاردن معناکانی بۆ بگەڕێتەوە بۆچی دەڵێ ئەمە ڕێگەیەکە ئەگەر ئەم ساڵیش نەبێ ساڵێکی کە بەهێشتا کە بەلاتۆ دوورە هەمان نمونە لەو پارێزگایانی تر دووبارە بکەنەوە باسی حتمیەتی یەکەم کە پرۆسی سیاسی و دیموکراتی لە هەر شوێنێک کەوتە سەرپێی خۆی ئەم ڕۆژ نەبێ سبێنێ بێ ئەبێ بچێت و سەر ئاراستە ڕاستەکەی خۆی ئاراستە ڕاستەکەی ئەوەیە کە هەڵبژاردنەکەی هێزی سیاسی جیاجیا دەنگێنن بەپی ئەو دەنگا بێ لە حکومڕانیە بەشداری بکەن ئەمڕۆ قوبولی ناکەی بێ سبێنێ قوبولی بکەی زۆر باشە کاک شێخ ئەم ڕێکەوتنە هەردووکتان وەها باستان لێوە کرد کە متمانەی گەڕاندەوە بۆ لە نێوان یەکێتی و گۆڕاندا یەکێتی و گۆڕانی نزیک کردەوە ئەتوانین بڵین ئەم ڕێکەوتنە سەرەتایەکە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتن نامەی دەباشان کە پێش نەخۆشکەوتنی بە ڕێزمام جەلال باسی لێوەکرا لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە یاخود ئەمە هەنگاوی یەکەمی جێبەجێکردنی ڕێکەوتن نامەی دەباشانە ڕاستێکی من ناتوانم ئەوە بڵێم وە گەرنتیەوە بم بەڵام ئەوەی من ئیزانم و لێ تێگەیشتم ئەوەیە کە هەر هێزێکی سیاسی هەر چەند لایەنێک و دوولایەنێک کارێکی هاوبەش بەرنامەیەکی هاوبەش کۆیکردنەوە هەدەفێکی هاوبەش کۆیکردنەوە لە بوارێکە ئەبێ بە ئەساسێک بۆ فراوانکردنی ئەو کارە و فراوانکردنی ئەو بەرنامەیە و دواتریش دروستبوونی متمانەیەکی زیاتر و زۆرتر ئێمە ئەوە زۆرە ئێستا کە لەگەڵ گۆڕانە دوای قۆناغی دوودێژ لە ململانەی سەخت لە گرژی لە پێکدادان لە ڕووی ئیعلامیەکی تونگەوە هاتوونە سەرەوەی کە دانیشین بەیەکەوە متمانە بەیەکەکەین بەرنامەی مشتەرەک دانین کاری هاوبەشەکەین بۆ 4 ساڵی کە لە ئیدارەیەکە بەشدارە بین لەگەڵەوەشا لە ئیدارەیەکی فراوانترا کە ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەیەکەوەین و ئەساسێک دروست دەکەین بۆ کاری هاوبەش ئەم دروستبوونی کاری هاوبەشەوە کە بوارەکانی لێکتێگەیشتن کەواتە ئەتوانین بڵین سەرەتایەکە بۆ ڕێکەوتن نامەی دەباشان یاخود جێبەجێکردنی خاڵەکانی ڕێکەوتن نامەی دەباشان جارێکی کە پرسیارەکەمەوە قسە لەسەر ڕێکەوتنەوەی دەباشان ناکەم چونکە جەدە لەگەی لەسەرەوەی ئەساسن هەر ڕێکەوتنێک هەبوو بە ناوی ڕێکەوت نامی دەباشانەوەیە لێکتێگەیشتن بووە ئیشی منیە من نایزانم بەڕاستی تواشیان نەبووم ئێستاشی لەگەڵ بێ من نازانم چۆن بووە بەڵام ئەوەی مهماوەیە کە ئەبێ بە ئەساسێک بۆ لێکتێگەیشتنی زیاتر و فراوانتر زۆر باشە کاک دکتۆر ئەگەر خوێندنەوەیەک بۆ ڕێکەوتنەکەی ئەمڕۆ ئاسۆی پەیوەندیەکانی نێوان یەکێتی و گۆڕامکەین لە دوای ئیمزاکردنی ئەم ڕێکەوتن نامەیەوە چ کاریگەریەکی ئەبێت کاریگەریەکانی لەسەر سلێمانی ئاشکرایە ئێتر سلێمانی باجی ململانیەکانی نێوان یەکێتی و گۆڕان نادات بۆ سلێمانی لەو قەیرانە تێ ئەپەڕێ بەڵام لەسەر پرۆسی سیاسی هەرێم چۆنی بینن وڵا سەرەتا من هەر ینی
کاڵی باجی ململانی سلێمانی باجی ململانی یەکێتی گۆڕان نادا ڕاستە ئێمە ململانی تونتە بۆ بەڵام هیچ کاتێکە ململانێ نەگەشۆتە ئاسی بەریەکەوتن کاڵم بەریەکەوتن مەبەسم تونند و تیژیە بۆیە لە ژیانی سیاسی و حیزباتیشە ململانی شتێکی ئاساییە بە تایبەتیش لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە بۆیە من بۆ شێوەی جەنابەت پێم وانە کە سلێمانی بوو بێتە قوربانی ململانی نێوان دوو هێرس ڕەنگە لە ڕوانگەیەکرفتانەی کە لە نێوان هەردوولادا هەبوو ئەو بانگەشەی ڕاگەیاندنی کە لە نێوان هەردوولادا هەبوو ئەو هێرشی ڕاگەیاندنی کە لە ماوەی ڕابردوودا لە نێو هەردوولادا هەبوو پێدوانی خەڵکی سلێمانی نیگەران کرد بێ یاخود کاریگەری هەبوو بێ چونکە بەهۆی ململانەکانی نێوان هەردوولاوە ئەگەر باسی هیچ شتێنەکەین وەستاندنی بازار و ئیشوکاری خەڵک و ژیانی خەڵک بوو پێتانوانی ئەمە جۆرێک لە باجوێ خەڵکی سلێمانی دابێتی یەکەم وەسانی بازاری خەڵکی سلێمانی پەیوەندی بە وەزع ئەمنی من لە ماوەی ڕابردوودا وەزع ئابووریەوە هەیە کە لە عێراق و لە کوردستانە هەیە و دووەمیش ئەگەر بێتە سەر ئەوەش ینی بێتە سەر حاڵەتێکی وە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان بەردەوام هەوڵمان داوە کە پەیامان ئەوە بووە کە سەقامگیری و ئارامی و پارێزین و دڵنیایی بین بە خەڵق لە ڕووی دەرونیەوە بۆیە هیچ کاتێک نەگەشۆتە ئاسێک کە وا بکەین کە لایەنی نەفسی و دەرونی خەڵق تێک بچێت وەکو لایەنی وەکو بزوتنەوەی گۆڕان باسیەوەکەم وەکۆی کە ئەم ڕێکەوتنە بێگومان ئەمە ڕێکەوتنێکی زۆر گرنگە دەواازەیەکی گرنگە بۆ ئێمە و بۆ هەنگاونان بۆ ئایندە بۆ شتی تر و ئێمە نەگەر لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان باشە و پێشمان خۆشە لەگەڵ هەموو هێز و لایەنەکانە چ لایەنە ئیسلامیەکان بێت چ لایەنەکانی تر بێت کە ئەم پێکەوە کارکردنە گشتگیر بکەین یا فراوانیکەن ئەوانیش بێن لەگەڵمانە پێکەوە خاڵە هاوبەشەکانی خۆمان یەک بخەین و بیکەینە بەرنامەیەک بۆ کارکردن چ لەسەر ئاسی پارێزگای سلێمانی بێت چ لەسەر ئاسی لایەنەکانی تر بێت ئێمە پێویستمان بە هاوبەشی و پێکەوە کارکردنە لەسەر ئاسی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو بەرنامەی کە حکوومەت هەیەی کە بتوانێت چاکسازی ئەنجام بدات بتوانێت لە ئاسی داواکاریەکانی خەڵقا بێت ئێمە پێویستمان بێکەوە کارکردنە ئێستا لە مەسلەی ئەو فەراغە ئەمنی کە هەیە یاخود ئەو کێشە ئەمنی کە ئێستا بە درێژایی سنووری هەرێمی کوردستان هەیە مەسلەی داعش و هەڕەشامنیەکانی هەیە لە هەموو کات زیاتر ئێمە پێویستمان بە کۆدەنگی و یەکدەنگی و هاوبەشی و پێکەوە کارکردن هەیە لە مەسلەی سیاست و هەڵوێستی ئێمە بەرامبەر بە بەغا و بە حکوومەتی فیدراڵا پێویستمان بە کۆدەنگی و هاوکاری هەیە کە لە ماوەی ڕابردووشە ئەمانە کراوە بەڵام من جەخت لەواکەمەوە کە ئەمە دەرگایەکە کە کرێت هەنگاوی گەورەی لێ بنین بۆ پێکەوە کارکردن و بۆ یەکبوون یاخود یەکگوتاری لەسەر ئاسی ئەو ئاسە و لایەنە جیاوازیانە و بە تایبەتیش ئەوەی کە پێویستە بە شاری سلێمانی و ئەمە هەنگاوێکی گەورەیە کە ئێمە کە هەردوو لامان کار بکەین بۆ ئەوەی کە بە باشترین شێوە خزمەتی خەڵکی شاری سلێمانی بکەین بە باشترین شێوە بتوانین پێداویستیەکان پڕکەینەوە ئاسی گوزەران و لایەنی ژیاری و مەدەنی لەم شارە بەرز بکرێتەوە زیاتر جوان بکرێت زیاتر بڕازێنرێتەوە و نمونەیەکیش لە پێکەوە ژیان و یەکتر قوبوڵکردن پێشکەشکەین لە هەموو دنیا ململانێ هەیە و ململانێ زۆر جار بە تایبەتیش لە کاتی هەڵبژاردنە تون دەبێتەوە بەڵام دوای کۆتایی هاتنی هەڵبژاردن و نیشتنەوەی تەپ و تۆزەکە تر لایەنی جێبەجێ لایەنی کردداری جێبەجێکردن و بەڵێنەکان دەست پێکە ئێمە بتوانینەوە بەڵێنانی کە بە خەڵقمانداوە لە ئاسی و بەڵێنانە بین جێبەجێکی باشە دکتۆر بەر لەوەی باس جارێکی تر لە کاریگەری ئەم ڕێکەوتنە بکەین و فراوانی ئەم ڕێکەوتنە بکەین کە هەردووکتان تاکیددان لەسەر کردەوە مادام لە سەرەتاتا ڕێکەوتن کەواتە ئەم ڕێکەوتنە متمانەی زیاتر دروستەکە دواتر فراوانتر ئەبێ بەر لەوەی باز لە ئەو فراوانیە بکەین دەمەوێت باز لە هەڵوێستی لایەنەکانی تر بکەم یاخو خوێندنەوەتان بۆ هەڵوێستی لایەنەکانی تر لە ناو پارێزگای سلێمانی بۆ نمونە هەڵوێستی لایەنە سیاسیەکان هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان ئێوە چۆنی بینن بە تایبەتی ئەوان ئەیانتوانی ڕۆڵێکی یەکلاکەرەوە ببینن بەڵێ ئەمەی لای ئێمە هەیە کە ڕێکەوتنی لەسەر کراوە ئەوەیە کە هەموو ئەو هێزانە بە پێی استحقاقی خۆیان بەر لەوەی باز لە ئەوە بکەین کە بەشی ئەو هێزانە چێم مەبەستی پرسیارەکەی من ئەوە نەبوو بوورە خوێندنەوەتان بۆ هەڵوێستی ئەو هێزانە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ یەکێتی و گۆڕانە من تەنها و ناڵێم تەمەنامە کرد هەندێک لەو هێزانە بیان توانایە ئەم ئەگەر تۆ کە باسی ئەو ململانیەکەی ئەم ململانیان یەکلا کردێتەوە گرنگ نییە دەنگەدەن بە گۆڕان یایدەن بە یەکێتی گرنگە و بوو بیان توانایە کە بەشدار بن لەوەی کە زوو ئەم حکوومەتە پێک بدێ وەمە سوپاسی هەڵوێستی هەموو لایەکە پێتان وایە کە ئەوان نەیانتوانی ڕۆڵی پێویستی خۆیان ببینن
من پێم وایە توانی ڕۆڵێکی هەندێک لەو لایەنانە ڕۆڵی کاریگەر ببینن لە یەکلایکردنەوە یاخود لە زووتر گەیشتن بە نەتیجەیەک بۆ ئێمە هەڵوێستیەوان هەرچۆنێک بێ ئێمە ڕێز لە هەڵوێستیان نەگرینەوە سوپاسی مووقفیانەکەن دیارە ئەوان هەر هەڵوێستێکی نوێنن لە قەناعەت و لە بیرکردنەوە لە مبڕیاتی تایبەت بە خۆیان هەیە بەڵامەوەی کە لای گۆڕان مەبدە ئەو تەسبیتە ئەوەیە کە ئێمە پێمان خۆشە ئەم هێزانە و تەسبیتیشمان کردووە لە ئیتیفاقیەکەیە کە بەر لەوەی دکتۆر بەر لەوەی باز لەوە بکەین کە چۆن دەبێت ئەم هێزانە و پێگەی ئەم هێزانە و ئەو پۆستانی کە دەبێت بەم هێزانە بدرێت لە شاری سلێمانی و لە هەڵە بجاوە لە دەوروبەری ئەگەر هەر باس لە هەڵبستی ئەم هێزانە بکەین بۆچی تۆ پێ وایە کە ئەوان نیان توانیوە ڕۆڵی یەکلاکەرەوە ببینن هەندێک دەڵێن ئەم هێزانە توانیان هاوسەنگیەک ڕاگرن لە بینی یەکێتی و گۆڕاندا و ڕۆڵیشیان زۆر گرنگ بووە ئەگەر دەنگیان بدایە بە یەکێتی و زۆرینیان پێک بێنە یان بە هەمان شێوە دەنگیان بدای بە بزوتنەوەی گۆڕان و زۆرینیان پێک بێنە پێ دوای ئەوان ئەو کاتە ڕۆڵی سەرەکی خۆیانە بینی من جواب وەڵام مای تۆ بەڕاستی وتم ئێمە ئەوان هەڵوێستیان هەر چۆنێک بێ سوپاسی هەڵوێستەکانەکەن چونکە ئەمە قەناعەت و بیرکردنەوەی تایبەتی خۆیان ئێمە ناتوانین شتێک فەڕستکەین لە خارجیەوە بێت بەڵام بێگومان بە دڵنیاییەوە ئەیان توانی لە هەندێک لەو مەراحلانەیە لەو کاتێک کە تێپەڕی مووقفێکی سەریحیان هەبووە دەنگیان بدایە بە ئێمە یا بە یەکێتی یا بە هەچیان بەڵام ئەو کاتە زۆرینە پێکە هات و هێزێ لە هێزەکان فەرامۆشەکرایە خۆت هێزێ لە هێزەکان کە هیچ کات نی دەتوانی بۆ شێوەی ئێستاکە کە حکوومەتی بن یاخود حکوومەتی خۆجێیی بنکەفراوان یاخود دەسەڵاتی خۆجێیی بنکەفراوان لە پارێزگاکانە بۆ شێوەی کە ئێوە ئەتانەوێت پێک پاتە یەکەم حکوومەتی زۆرینە حکوومەتێکی ناڕەوانیە ئەسڵەن یاساکەش بۆ شێوەیە کە حکوومەت ئەتوانرێت حکوومەتێکی زۆرینە بێ هەچ کەسێک 50 کۆبکاتەوە هەر لە سەرەتادا باستان لەوە کرد کە ناڕەوانیە ببوورە ڕێم پێ بە بۆ دڕونکەمەوە ئەنجا دوای پرسیارەکانی ترت کە سوپاس دەکەم یەکەم حکوومەت بۆم ڕوون کردی تۆ حکوومەتی زۆرینە حکوومەتێکی ناڕەوانیە تا مەسەلەن بۆ شێوێ دووهەم ئێمە خۆمان ئەگەر حکوومەتی زۆرینەشمان بتوانێت کۆ بکەینەوە نەمانەکە ئەگە برشمان کردای هەوڵمانەدا هەموو هێزولایەنەکان بە تایبەتیش هێزێکی کاریگەری وەک یەکێتی نیشتمانی کوردستان هاوبەش بێ لەگەڵمان وە پێکەوە کار بکەین چونکە هەم ئیداری ئەم شارە بە بێکێتی ناکری هەم بەبێ بزوتنەوەی گۆڕان ناکری قسەکەی من لەسەرەوە بوو کە ئەکرا یعنی فشارەکەیان زیاتر بێ بەوەی کە زووترم حکوومەتە پێک بێت و ئێمە هەرچۆنێک بێت هەڵوێستیوان هەرچۆنێک بێت هەڵوێستیوان بەرزەن خوێنین ئەو پەیوەندی بە ئەو هێزولایەنانە خۆیانەوە هەیە کە چۆن بیرەکەنەوە و ئێمە ئێستا ئەمانوێت ئەمانە لەم حکوومەتەی کە دروستەکەی حکوومەتی خۆجێتی سلێمانی بەشداریکی کاریان هەبێ هەریەکە بە پێی ئیستحقاقی خۆی و ئەوەی کە لە ئیتیفاقەکە تەسبیت کراوە ئەوەیە کە لیژنەیەکی هاوبەش لە نێوان گۆڕان و یەکێتی نیشتمانیان دروست دەکرێت ئەم لیژنەیە سەردانی ئەم هێزە براوەکانەکات کە لە ناو ئەنجومەنی محافەزەیە کورسیان هەیە و هەوڵەدەین هەریەکەیان بەپێی ئەو دەنگی کە هێناوێتی هاوبەش بێت لەگەڵمانە و پشی خۆی هەبێت هیچ لایەک تەهمیش نەکرێت هیچ لایەک پراوێز نەخێت مەگەر خۆی هێزێک نێوێ بەشدار بێت ئەمە مەبدە ئیتیفاقی لەسەر کراوە و تەسبیتیشمان کردووە لە ڕێکەوتنەکە ڕێکەوتنەکەی دەچێتە باری جێبەجێکردن ڕێکەوتنەکە لە ڕۆژی 11 مانگەوە لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن و پارێزگارە کە لە ڕۆژی پێنجشەمە ئەنجام دەدرێت دەچێتە بواری جێبەجێکردنەوە زۆر باشە کاکشێخ ئەگەر من هەمان پرسیار لە بەڕێز بکەم سەبارەت بە هێزەکانی تر و فراکسیۆنەکانی تری ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێوە پێتان وایە ئەوان ڕۆڵی خۆیان بینی بێ ڕاستێکی یاخود ئەوان توانیان هاوسەنگی ڕاگرن بەڵێ من لە ئێمە کوێشێتی لە هەڵوێستیوان تێگەیشتین وەختی خۆشی بەرز نرخانمان وە سوپاسیشمان کردن کە ئەوان دەوریشان بینیوە کە توانیویانە فرسەتێ بن بە ئێمە تاکو و فرسەتیشی زیاترمان بنێ تاکو لە یەکتر تێبگەین و بگەینە ڕێکەوتن ڕەنگە ئەم ڕێکەوتنی ئێستا کە درێژیش خایەنوە و باجەکەشی هەمومان ناومانە بەشێکی بۆ بگەڕێتەوە کە ئەوان نانویست بەلایەکە هاوسەنگەکە تێک بن کە ڕەنگە ئەم لێک تێگەیشتنی ئێمە گۆڕانی لێ نەکەوتایەوە لە باشترین حاڵەتە ڕەنگە لایەنێک کاتە تۆ پێت وایە ئەوان توانیان ئەو ڕۆڵە بگەڕن کە ئێوە و بزوتنەوەی گۆڕان لێک تێگەیشتنێک دروست بێت لە نێوانتان بەڵێ چەند جارێک ئێمە سەرەتا پێشگەیشتنیش لەگەڵ گۆڕانە تومانە ڕەنگەم هەڵوێستی ئەوان وا بکات کە
هەردوو لامان ناچار بکات کە ڕێگە قورسەکە بەڵام ڕێگە پڕبەرهەمەکە بگرینە بەر بۆ واش دەرچوو. ئێستش ئێمە وەک دکتۆر وتی لە ڕێکەوتەکەی خۆمانە فەقەرەیەکمان تەسبیت کردووە کە بەشی ئەوان لە ئیدارەی خۆجێتی سلێمانی پارێزراوە و بڕیارەکەشە وایە کە بە هاوبەشی لەگەڵ هەموو لایەنەکانە دابنیشین و تەفاهم بکەین و ئەوانیش بن بەشێ لە ئەمریکا هەمومان بەیەکەوە بەڕێوەبەری. هەردوو لاتان باستانەوە کرد کە ئەم ڕێکەوتنە پێچێ لە داهاتوودا فراوان ببێ و لێکتێگەیشتنی زیاتر لە نێوان ئەم دوو هێزەدا بکەوێتەوە و ئێوە ئاسووی پەیوەندی نێوان ئەم دوو هێزە ڕوون ئەبینن. ئەمە چ کاریگەریکی ئەبێ لە سەر پەیوەندیەکانی هەردوو هێز یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان؟ بەڵێ پێچیە ئێمە هەمومان هەموو لایەنە سیاسیەکان و بە دەرەجەی ئەساسی لانی کەم من بڵێم پارتی و یەکێتی و گۆڕان ئەو قەناعەتەمان لا دروست بوو بێ کە ئایندەی کوردستان بەستراوەتەوە بە لێکتێگەیشتن و هاوکاری هەمومانەوە بەیەکەوە و ئەو مەفهومە بە تەواوەتی لە نوێشی ئەمە سەرڕای ئەو جیاوازیە لا بیر و بۆچوون و لە سیاسەتە بۆ ئاڕاستی سیاسەتدانە. ئێمە حیزبی جیان و ناوی جیامان هەیە و بەرنامەی جیامان هەیە و بیر و بۆچوونی جیامان هەیە. ئەمە قسەیەکە قسەی لەسەر نییە. باسی ئەو مەیدانە ناکەین کە پێویستی بە هاوبەشی و هاوکاری هەیە. ئێمە حکوومەتێک پەرلەمانێک چەند ئامانجێکی مشتەرەک شەڕێکی گەورە کە ئێستا یەخەی بە نیشتیمانەکەمان گرتووە بۆ زۆر شتی تریش کۆمانەکاتەوە. ئێستا قسە لەسەرەوە نییە. هەمومان کە باز لە پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ناکەین یا پەیوەندی لەگەڵ پارتی ئاکەین هیچمان ئەو فەرەزێتەمان لەبەردەمان نییە کە ئەمە لەسەر حسابی پەیوەندی لەگەڵ لایەنی شکێ لەبەرەوەی ئەساسەن قسەکە لەسەرەوەیە ئەبێ پەیوەندی هەموو لایەکمان لەگەڵێکا باش بێ. ئێوە ڕێکەوتنامەی استراتیژیتان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. ئەم نزیکبوونەوەتان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان وەکو خۆشە باسی لێوە کرد کە ئەگەر هەیە ئەم پەیوەندیە فراوانتر بێ و لێکتێگەیشتنی زیاتر لە نێوانتان نابێت. کاریگەری نابێت لەسەر ئەو ڕێکەوتنامەی کە لە نێوان ئێوە و پارتی دیموکراتی کوردستانە هەتانە ڕێکەوتنامی استراتیژی ئومێدەوارین بۆ ئاراستەیەشی شەکەین کە کاریگەری ئیجابی هەبێنەوە کاریگەری سلبی. یعنی هەموو لایەکمان ئەم جۆرە ڕێکەوتنانە هەموو لایەکمان هاان بە بۆی ڕێکەوتن لەگەڵ هەموو لایەکەوە لێکتێگەیشتن لەگەڵ هەموو لایەکەوە کاری هاوبەش لەگەڵ هەموو لایەکە فراوانترکەین. ئێمە لانی کەم با بەناوی خۆمانەوە قسە بکەین کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە بوارێکە نزیگەبینەوە بە هیچ جۆرێ ئاڕاستەکە و بەستەکەەوە نییە بۆ قەدەر لە پارتی یا لە هێزیشکە دوورکەوینەوە. بۆ قەدرش پێویستمان لەگەڵ هێزیشکە نزیکایەتیمان هەبێت چونکە بەڵامتان وایە خوێندنەوەی پارتی دیموکراتی کوردستانیش هەمان خوێندنەوەی ئێوە بێت ئێوە چۆن لەوە دەڕوانن ئەوانیش بە هەمان شێوە لەو ڕێکوتنامێ بڕوانن. ئەوانش حزبیشی سیاسین حەق سوالەکە لە خۆیان بکەی حزبیشی سیاسین بەڵام ئێمە بەگشتی ئاڕاستەکەوا بین و مەسلحەت و بەرژەوەندی نیشتیمانی کوردستانیش لەوەیە ئەبینین. ڕەنگە هەر حزبێک بۆ خۆی تەحەفوزاتی لەسەر بەعزێ شت هەبێ بەڵام ئاڕاستە گشتەکە بازەکەم و بەرژەوەندی گشتەکە بازەکەم کە ئێمە بە تەجروبە فێری ئەوە بووین کە پێکەوە هەڵکردن و پێکەوە ژیان و پێکەوە کاری هاوبەشکردن گەرنتی بەجێهێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستانیان نۆک دنگدنگانی یەکتری و نۆک ململانی و تونکردنی ململانەکانیە گەلە کۆمیچیە لە یەکتری کردن. بە دڵنیاییەوە ئەم هەنگاوە بچووکە کە سەرەتایەکی بچووکە بەڵام زۆر بە نرخە لەگەڵ گۆڕانە ئەبێ هانمان بە پەیوەندی ئێمە و پارتیش پەیوەندی گۆڕان و پارتیش بچێتە ئاستێکی باشترەوە و بۆ شێوەیەش دەتوانین کە ئێمە کاری هەوبەش ئێمە حکوومەتێک کۆمانەکاتەوە پەرلەمانی کۆمانەکاتەوە چەند دەیان هەدەفی گەورەی هاوبەش لەسەر ئاستی کوردستانێکی خۆمان و کوردستانی گەورە کۆمانەکاتەوە تەجروباوی فێر کردوین یەکدەنگی یەکگوتاری کاری هاوبەش ئەتوانێت بەرەو پێشمان و بەری هەمومان بەرەو پێشەوە بەرێ نەوەک ململانی توم. قسەکە لەسەرەوە نییە دیسانەوەڵێمەوە ئێمە بۆیە حیزبی جیان کە بەرنامەی جیا و بۆچوونی جیا و دەنگەری جیامان هەیە بەڵام زۆر بواری هاوبەشیژەیەکە کۆمانەکاتەوە. زۆر باشە ئەگەر هەمان پرسیاریش لە بەڕێز دکتۆر ئاکۆ بکەم ئەم پەیوەندی نێوان ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا جۆرێک ڕێکەوتن لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە هەبوو قسەی زۆری لەسەر کرا. ئەم جۆرە لە نزیک بوونەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و فراوانکردنی پەیوەندیەکان و ئیمزاکردنی ڕێکەوتن نامە و ئاسوویەکی ڕوون بوونی یعنی بوونی ئاسوویەکی ڕوونی نێوان پەیوەندی نێوان ئەم دوو هێزە
کاریگەری نابێت لەسەر پەیوەندیەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان؟ ئەم ڕێکەوتنە تایبەتە بە پارێزگای سلێمانی. بەڵام ئێوە باسان لە فراوانکردنی ڕێکەوتنەکە کرد. بەڵێ ئەم ڕێکەوتنە تایبەتە بە پارێزگای سلێمانی و لەسەر حسابی هیچ هێزولانێک نییە. ئێمە بە یەک ئاڕاستەوە بە یەک مەسافە لەگەڵ هەموو هێزولایەنەکانە تەعامولەکەین. پێمان خۆشە و کاریشمان کردو بۆ ئەوەی کە پەیوەندیەکی ئاسایی تونند و تۆڵمان هەبێت لەگەڵ هەموو هێزولایەنەکانە و نزیکی و دووری ئێمە لەگەڵ هەج لایەکە لەسەر ئەساسی تەفاهم و لەسەر ئەساسی نزیکی ئامانجەکان و بەرنامەی سیاسی بوو. و ئەوە ڕێکەوتنی جەنابەت باسیەکەی کە کاتی خۆی قسەی لەسەر زۆر کراوە بریتی بۆ لە ڕێکەوتنی بەشداریکردنی گۆڕان لە حکوومەت کە پشکەکانی دیاری کراوە. هەمان ئەو ڕێکەوتنەی چێتی نیشتیمانی کردوێتی، کۆمەڵی ئیسلامی کردوێتی، یەکگرتووی ئیسلامی کردوێتی، هێزە بەشداربووەکانی تریش کردوێتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. دیارەوەی کە باسیەکی قسەکردن زۆرەکەی گەڕێتەوە بۆ کاتی ئینتیخابات کە ئەو کاتە هەڵمەتی هەڵبژاردن بوو و لە ڕاگەیاندنەکانە بە جۆرا و جۆر باسی کرد. بۆیە من ئەمێ ئەوە بڵێم ڕاستە ئێمە لێک نزیکیمان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە، بەڵام لە هەمان کاتی شار لێک نزیکیمان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە و لەگەڵ کۆمەڵ و لەگەڵ یەکگرتو و لەگەڵ هەموو هێزولایەنەکان. ئێمە ئێستا هەر پێنج لە هێزەکە بەیەکەوە لە پەرلەمان بەیەکەوە ئیشەکەین، یاساکان بەیەکەوە دەرەکرێت و بە تەوافق و بە کۆکردنەوەی تێڕوانینی هەموو لایەک لە جەبهە و لە شەڕا هەمووی پێکەوە لە وەزارەت تاوەکو یەک تیمی شەکەن لە وەزارەتی پێشمەرگ لەسەر ئاسی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەگەر سەرۆک لە پارتی بێت جێگرەکەی لە یەکێتی وەزیرەکانی گۆڕان و وەزیرەکانی یەکگرتووی تێدا وەکو یەک تیمی شەکەن. بۆیە ئێمە هیچ کاتێک پەیوەندی خۆمان لەگەڵ لایەنێکە لەسەر حسابی لایەنێکی تر نەبوو. توپات یەکەمەوە کە ئێمە حەزەکەین پەیوەندیکی ئاسایی تونند و تۆڵ هەبێت لەگەڵ هەموو لایەنەکانە و پێکەوە کار بکەین بۆ ئەوەی کە بتوانین لە ئاست داواکاری خەڵقابین، لە ئاست تێڕوانینی خەڵقاوی. منەوە دووبارە ناکەمەوە کە ئێستا قۆناغێکی زۆر هەسیارە بۆ هەرێمی کوردستان. ئەگە سێری ناوچەکەی ناوچەکە لە کوڵانێکە لەم دویتەوە وەزعەکە سووریا وایە بەم شێوەیە سێرەکی وڵاتەکانی تر هەریەکە و لە ئەزمەیەکی قوڵان ئەم ئەزمێ لە ناوخۆی عێراقا ئەزمەیەکی زۆر گەورە هەیە. ئێمە ڕەنگە لە داهاتووە کورد ئەنگاوی گەورەتر بنێت بەرەو لە داوای فیدراالی زیاتر بکات، داوایشتی ترکات. ئەمانە هەمووی پێویستی بە کۆدەنگین هەیە، پێویستی بە تەبایی نێوان هێزە سیاسیەکان هەیە، پێویستی بە لێکۆنزیکی هەیە. ئێمە لەو ڕوانگەیەوە سێری پەیوەندیەکانی خۆمانەکەین لەگەڵ هێزولایەنەکانی ترە. زۆر باشە. ئێوە باسان لە دابەشکردنی پۆستەکان کرد لە دوای ئەم ڕێکەوتنەوە و بەشی هێزولایەنە سیاسیەکان بە هەمان شێوەی کە ئەنجومەنی پارێزگای هەولێر پێکهات و لایەنەکان تێدا بێبەشکران. ئێوە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ لایەنەکانی تراکەن بۆ نمونە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ناکەن کە بەشی وەکو پێویست یاخود بە پێی ئیستیحقاقی ئینتیخابی مامەڵی لەگەڵ نەکردن لە ئەنجومەنی پارێزگای هەولێردا بە هەمان شێوە لە سلێمانی مامەڵی لەگەڵ داکەن. من نازانم پارتی دیموکراتی کوردستان چۆن تەعاملەکە لەوێ، بەڵام تعاملی ئێمە دیارە. ئەنجومەنێک پێکات لەگەڵ کەمینەکانە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ کەمینەکانە ئەنجومەنی پارێزگەیان پێکێنا و دواتر ناڕزاییکی زۆری لایەنە سیاسیەکانی لێکەوتەوە بزوتنەوەی گۆڕانیش یەکێک بوو لەو بزوتنەوانەی کە دەنگی ناڕزایی هەڵبڕی و باسی لە بێبەشبوونی خۆی کرد. مەبەستم ئەوەیە بە هەمان شێوە لە سلێمانیش ئێوە و یەکێتی مامەڵاکەن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە. بێگومانەوەی کە ئێمە لە ڕێکەوتنەکە تەسبیتمان کردووە ئەوەیە کە جیاوازیمان نەکردووە لە نێوان لیستی ڕافدێن کە 250 دەنگی هێنا و نوێنەرێکیان هەیە وەکو مەبدە کە باسی یەکەم لەگەڵ یەکگرتو و کۆمەڵ کە ئەوان لیستی خزمەت نوێسا 4 کورسیان هەیە لەگە پارتی دیموکراتی کوردستان کە 3 کورسی هەیە وەکو مەبدە ئەوەمان تەسبیت کردووە کە هەموو هێزە براوەکان ئەوانەی کە کورسیان هەیە لەناو ئەنجومەنی پارێزگا گفتوگویان لەگەڵەکرێ بە پێی دەنگەکانیان بە پێی کورسەکانیان تەعاملیان لەگەڵەکرێ وەگەر هات و استحقاقی تەنانەت باسی ئەوەشمان کردو ئەگەر هات و استحقاقی یەکێکیان پشکێکی بەرکەوت لای ئێمە لای یا لای یەکێتی نیشتمانی کوردستان بوو ئێمە بە تەوافق دەستبەرداری ئەو پۆستا بین بۆ یەکێک لەو لایەنان
بۆیە ئەوەمان تەسبیت کردو بڕانومانەتەوە کە هەموو هێز و لایەنەکان وەکو مەبدەئی استحقاقی انتخابی و شەراکەت لەم حکوومەتەیە هەمووی وەکو یەک تعاملیان لەگەڵا کرێ. بۆیە ئەوە شەکە من وت لە ئەساسا خۆ دەڵی جیازیەکە چێ پێمانوتی هەردووکمەوتمان جیازیەکە ئەمەوەی کە حکوومەتێکی بنکە فراوان بێ حکوومەتێک بێت پێکەوە ژیان بێ حکوومەتێک بێت کە شەراکەتی ڕاستەقی نەبێت. زۆر باش جا من بووبوورە هەر یەک قۆزەوەی کە من ئاگادار بم ئێستا لە هەولێریش گفتوگۆ لە دوهۆکیش تا ڕادەیەک گفتوگۆ هەیە لە نێوان هێز و لایەنەکانە بۆ ئەوەی کە هەموو لایەنەکان بەشدار بنتیایە ڕەنگە لە ئێستا نەگەشت بێتە نەتیجە بەڵام تەسەوڕەکەم لێ یەک دو هەفتەی داهاتوە ئەوی ژێرلایی بێتەوە ینی ئێمە توانیمان ببینە سەرەتایەک بۆ ئەوەی کە هەموو لایەنەکان کۆ بکەینەوە و تەنانەت هەرچەنەم ئیتیفاقی لە بینی ینی گرنگجەکە لەوەیە هەرچەنەم ڕێکەوتنە لە بینی ئێمە یەشتیە بەڵام پشتی ئەوانیشمان تهدید کردو ڕنگدانەوەی دەبێت سەر هێزەکانی ینی ئەمە یان لایەنی ئەساسیەوەیە کە خەڵق پێی وایە ئێمە دووستونمان حاضر کردوێ بەڵام لە ڕاستیە خۆی سێستونە هەردوو لامان زۆر تاکیدمان لەوە کردوەوە کە مافی هیچ کەسێک نەخورێت هیچ کەسێک تەحمیژ نەکرێت هیچ لایەنێک پەراوێز نەخرێت هەموو لایەنەکان هەبێت بۆیە کە هاتوین حسابمان کردووە پشکی لایەنەکانی تریشماندانەوە ڕەنگە پشکەکە هەندێک کەمتر بێت بەڵام کێشەمان نییە دواتر کە ڕێکەوتین لەگەڵیانە ئەگەر هات و لە بەشی ئێمە خۆشمان بێت دەستبەرداریە بین بۆوان بۆیە بەشدار بنتێ چونکە ئەمەوەکو مەبدە تەسبیت کراوە لە ئەوڵەوە هەم یەکێتی نیشتمانی کوردستان کە خۆی دووپاتی کردوێتەوە هەم لە ئەلامی خۆیان لە دانیشتەکانیان هەم بزوتنەوەی گۆڕانیش کە وەکو مەبدە ئێمە لەگەڵ مەبدەئی حکوومەتی بنکە فراوانین لەگەڵ مەبدەئی شەراکەتین لەگەڵ مەبدەئی استحقاقی انتخابیە. زۆر باشە کاک شێخ لەتیف بۆ بەم شێوەیە مامەڵە دەکەن وەکو دکتۆراکۆ باسی لێوە کرد ئێوەوەها ڕێکەوتون ئەگەر هاتوو لایەنێک کێشەیەکی هەبوو یاخۆ کەم و کورتێکی هەیە بوو ئێوە لە پشکی خۆتان خۆش ئەبن و ئەیدەن بەو لایەنە ئەوێ بەو شێوەیە مامەڵە بکەین. ئێوە بۆچی بەو شێوەیە مامەڵە ئەکەن لە کاتێکدا لە ئەنجومەنی پارێزگای هەولێر هەتاکو ئێستا کێشەکانتان یەکلا نەبووتەوە و بەپێی استحقاقی انتخابی خۆتان بەشی خۆتان پێ نەدراوە؟ پێم وتیت ئەبێ بەو شێوەیە مامەڵە بکەین لەبەرەوەی ئێمە ئەساسەن بڕامان بە دیموکراسیەت هەیە وابێ خۆمان ڕابێنین لەسەرەوەی کە ئستحقاقاتی دیموکراسی و ئستحقاقاتی پایەکانی دیموکراسی کە هەڵبژاردنە جێبەجێکەین. ئەگەر نەشتوانین ئێستا بە نمونەی جێبەجێکەین وەکو وڵاتێکی دێرین لە بواری دیموکراسیە جێبەجێکەین هیچ نەبێ ئەوەی پێوانەکرێ بە جێبەجێکەین بۆی پیشانی بین ئێمەش میلەتێکین حیزبێکین لە ناو میلەتەیە کە ئەبێت ئەو ڕێگا ڕاستەی بەرەو دیموکراسیەت و چەسپانی دیموکراسیەت و دیموکراسیەکردنی کۆمەلگا بەش ئەوەیە کە سەرشانی ئێمە جێبەجێکەین. سیاسەتی ئێمە سیاسەتێکی جوان بۆ جێگەی شایستەی خەڵک نابێگە لەسەر ئەساسی ڕەتفعل دابنرێ. دەوەختێکە ئێمە ڕەخنە لە لایەنێگەگرین کە وەکو پێویست مامەڵەی لەگەڵ داوانکانی ئێمەیانە کردووە ئێمە نامانێت هەمان تەجروبە لێرە تکرار بکەینەوە. کاتە پارتی دیموکراتی کوردستان پشکی خۆی ئەدرێتێ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە پۆستەی داریەکاندا دانیشین لەگەڵیان قساکەین و ڕێەکەی. زۆر باشە ئەم ڕێکەوتنە و ئەم نمونەیە کە ئێوە ئەتانەوێ پێشکەشیکەن ئیتر کۆتایی بە ئاساواری دوو ئیدارەی ئەهێنێ لە هەرێمی کوردستاندا؟ ڕەنگە هەموو ئەم هەوڵانە بچێتە خانەی زۆر بوارەوەیشی لە بوارەکان کۆتایی هێنان بێ بە ئەزمموی تاڵی دوو ئیدارەی بۆ معنایی کە ئیدارەی خۆجیەتی لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک وشەڵا کەرکوچی شێچێ سەر ڕۆژە ڕۆژان شوێنەکانی شێچێ سەر بە شێوەیەک دەسەڵاتەکان شۆڕکاتەوە کە تیا ئەیکەن بە چەند ئیدارەی هاوسەنگ کە هەمویان ئیدارەی حکوومەتی کوردستانە بێ و ئیدارەی یەکگرتووی حکوومەتی کوردستانە بێ بە شێوی لامەرکەزی. بەڵام ئەگەر هاتو تەنها لە سلێمانی بوو لە پارێزگاکانی تر نەبوو ئەو کاتە هەڵوێستان چییە بێ؟ هیوادارم وانە بێ بەڵام لانی کەم لە کوردستانە نمونەیەکمانە بێ جیاواز لە نمونونەکانی تر. بەوە هەر ڕازیە بن؟ بۆ هەنگاوی یەکەم وتم هیوادارم وانە بێ بۆ سەرەتاکانی شیوا دەرەکەوێت کەوا نابێ لەگەڵەوەشە ئەگەر بەداخەوانە بوو لانی کەم لە شوێنێک هاتوانین نمونەیەکی جیاواز دروستکەین. هێشتا دڵخۆشن بەوەی کە دەڵێن دوای 7 مانگ و دوای ئەوەی کە قەیرانێکی زۆر هەبوو
پارێزگاری سلێمانی یەکلا نەکرایەوە بەڵام لە کۆتاییدا توانیتان نمونە جوانەکە پێشکەشکەن؟ من ئەو ڕەنگە پرسیاری شخصی بێ بۆ من بەڵێ. بۆ چوونی دکتۆر ئاکۆ وەرەگرم. عفو ئەگەر پرسیارەکە بۆ چوونە وەرەگرم سەبارەت بە سڕینەوەی ئاسەواری دوو ئیدارەیی کە لە ماوەی ڕابردوودا یەکێک بوو لە دروشمەکانی بزوتنەوەی گۆڕان کە هەمیشەکاری لەسەرە کرد، ئەمە ئەبێتە هۆی سڕینەوەی ئاسەواری دوو ئیدارەی؟ بەشێکی پەیوەندی بەم ڕێکەوتنەوەیە، بەشێکی تری پێویستی بەکارکردنە لەسەر ئاسی هەرێمی کوردستان، یعنی دوو ئیدارەی بەشێکی لە ناو حکوومەتی هەرێما هەیە نەک لە حکوومەتە خۆجیەکانە بێت، بۆیە بەڵێ بەشێکی توانین لە سلێمانی کاڵیکەینەوە، بەڵام پێویستی بە لایەنەکانی تریژەیە، پێویستی بە ئەوەیە کە تاپلۆکە بە شێوەیەکی گشتی سیرکەی لەسەر ئاسی هەرێمی کوردستان. ئەگەر هاتوو هەمان پرسیار ئاڕاستی بەڕێزەکەم، ئەگەر هاتوو لە پارێزگاکانی تر بە هەمان شێوە بەشداری بە بزوتنەوەی گۆڕان نەکراوەکو لە ئێستادا نەکراوە، هەمان هەڵوێستی ئێستادا نەبێت؟ ئێمە ئەم پارێزگای سلێمانیمان نەبەستۆتەوە بە پارێزگاکانی ترەوە، یعنی ئێمە تەمە ناکەین هەموو پارێزگاکان و هەموو لایەنەکان لە ئەنجومەنی خۆجێتی هەر سێ پارێزگاکە بە پێی استحقاقی خۆیان بەشدار بن، حکوومەتێکی خۆجێیی شەراکەت یا هاوبەش دروستکەن، بەڵام ئەگەرەوەش دروست نەکرات ئێمە نمونەیەک بین کە جیاواز بین لە نمونونەکانی تر. مەبەستەکەی منەوەیە کە مەرج نییە ئێمە هەمان شتی ئەوان دووبارەکەینەوە و هەر یەکێک لەم هێزانەی کە هەن سنگ و قورسایی خۆیان هەیە، مێژووی خۆیان هەیە، بۆیە دەنگدەری تایبەتی خۆیان هەیە، هەوڵ بین کە بۆ شوێت تەعاملیان لەگەڵاکەین و بۆ دەنگانی کە هێناویانە ڕێز لە دەنگدەریان بکرین لەسەر ئاسی پارێزگای سلێمانی و پشکیان هەبێ و بەشدار بن تێیدا لە حکوومەتە. کەواتە ڕازیە بن ئەگەر هاتوو بەشی خۆتان پێ نەدرێت لە دوو پارێزگایە؟ وەکو مەبدە ئەوەی ئێمە تەسبیتمان کردەوە بەڵام ئێمە ناشزانین لە داهاتوە چی ڕووەدا، ڕەنگە هەڵوێستەکان بگۆڕێت، با ئێمە پێش ڕووداوەکە نەکەوین ئەو بەجێ بێڵین بۆ کاتی خۆی وەڵامدانەوەکەی، بەڵام وەکو مەبدە ئەوەی کە تەسبیتمان کردو و هەردوو لا کۆچین لەسەری بەڵێ. هیچ وتەیەکە ماوە؟ ئەرە وەڵام منەمەوێت کە داوە لە ئەعلامەکانی خۆمان بکەین لە پێشەوە دەستگاکانی ئەعلامی خۆمان و پەیامیشمانە بێ بۆ ئەعلامی لایەنەکانی کە بەشداری بکەن لە قوڵکردنەوەی ئەم جۆرە تەفاهم و ڕێکەوتن و لێکتەگەیشتنەوە لایەنێکی ئیجابی بن و ئەوەی پەرەی پێبن. ڕاستیەکەی ملاحەزەکەش لەوە هات منم ئێوارەیە کاتم بۆ ئێرە هێشتا گوێم لە تەلەڤیزیۆنی لایەنێک گرت چاوەڕێەوە مەکرد کە زۆر بە گەرم و گوڕی قسە بکە، ئەگەر خۆم لە ئیتفاقیانە بە وام بزانی وەختی هەڵمەتی هەڵبژاردنە قسە و باسەکان بە زمانی ئەو سەردەمە بوو، زۆرم پێ ناخۆش بوو لەوە کە چاوەڕێ ئەوەم ناکرد. بەهەرحاڵ ئێمە پێویستمان بۆ وابێ کە ئیعلام هاوکاریمان بکە و ئیعلامەکان هاوکاریمان بکەن و دەستگای ئیعلامەکان هاوکاریەوە بکەن کە ئەم جۆرە ڕێکەوتنانە قوڵتر و قوڵتر بێتەوە، ئەو متمانەیە زیاتر دروست بێ بۆ چەند بۆیان کرێت کە بەشداریشی ئیجابی بکەن لەو ناحیەوە. زۆر باشە، دوایین کۆمنتی دکتۆر ئاکۆ. وەڵام من حەزەکەم کە خەڵکی شاری سلێمانی و دەنگدەرانی پارێزگای سلێمانی چاودێر و ڕەقیب بن بەسەر ئەنجومەنی پارێزگا و بەسەر نوێنەرەکانیانەوە و بەسەر ئەم ڕێکەوتنی کە کراوە و نەیەڵن کە ئێمە لەو وعدانە دەرچین کە پێمان داون چ لە ماوەی هەڵبژاردنە چ لە ئێستاە. زۆر سپاس بۆ هەردوو میوانی بەڕێزم بەڕێز لەتیف شێخ عومەر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی. سپاس بۆ ئامادەبوون هەروەها بەڕێز دکتۆر ئاکۆ حەمەکریم ئەندامی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و ڕێخەری ژووری توێژینەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشە. خۆشەویستان لێرەدا پانۆراما کۆتایی هات تا جارێکتر و لە بەرنامەیەکی نوێدا بە دیداری ئێوەشا دەبین. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. دەستان خۆش بێت.